خۆم لە ئەنگلی ئەومە کە نتوانی یەکێکی و گۆڕان ئاسایی بێتەوە هاوکاریە لە جاتی ناکۆتی هاوکاریان لە ناواندا هەبێ هاوڕێیەتی لە جاتی هەوەیەکی زاڵ بێت لە بیندا و هەوڵ دەین کە بۆ ئەوەی بیرۆکەکە زۆر مەسائل یەکسەین و ئەوەی کە پێی دەڵێن ریفۆرم بتوانین لەسەری پێک بین و خەباتی بۆ بکەین هەروەها هەوڵ دەین کە کاری پێکەوە بکەین لە پێناوی ئامانجە مشتەرەکاندا اینجا نازانم مەسەلەی یەکبوونەوە ئەوە ڕەنگە لە پرۆسەیەکی دوور و درێژ بێت بەڵام هیچ ئەوەی کە پێویستە بکرێ ئەوەیە ئاساییکردنەوە هاوپەیمانی و پێکەوە خەباتکردن لە پێناوی ئامانجە پیشەکاندا چونکە ئەگەر ورد بینەوە تەماشا دەکەین یەکێکی و گۆڕان لە ڕووی مەوزوعیەوە لە ڕووی بابەتەوە زۆر لێک نزیکن یعنی هیچ دەردۆنجی و ناکۆچی و بژێکاتوون شتی ناجۆر و ناڕەوا و ناڕاست و هەمووشمان مشتەرەکە چەند ساڵ خەباتی یەکێکی بەشێکی زۆری ئەو برادەران لەگەڵ بوونە لە چاک و خراپی چریکرد شەهیدمان مشتەرەکە ئەمجادمان مشتەرەکە دەستکەوتەکانمان مشتەرەکە شکانەکانمان مشتەرەکە شەرەکانمان مشتەرەکە سەرکەوتەکانمان مشتەرەکە یاری چ هۆیەک نییە بۆ ئەوەی دوو هێز نەبین چاکترین عەلاقەمانە بێت و من دەمەوێت پرۆگرامە یەکێکی ڕاستی ئەومان سەلماندووە کە جیابوونەوە لە خۆمان ناکەین بە دژمنایەتی لەگەڵ خۆمان